بەناوی خوای گەورە و میرەبان ئاجزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بە ئێوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوە. ئەمڕۆ ڕۆژی دووشەمەیە کە هاوکاتە لەگەڵ یەکی دوانزە کە یەکی دوانزە واتای لەدایکبوونی یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی و لەدایکبوونی کەناڵێکە دەرچەیەک بوو بۆ کرانەوەی کۆمەڵێ بابەتی جیاواز لە میدیادا لە نێو میلەتی کووردا و بە تایبەتی لە نێو هەرێمی کوردستان. بۆیە من ناچمە سەر دیوی ڕابردووی کەناڵی ئاسمانی پێم و ناچمە سەر دیوی بەدەر لە وەرزش لە ڕووی کەناڵی ئاسمانی پێم و ئیشی و هاوڕێیان و ئەو هاوکارانی ترمە کە لەو بوارەیان ماندوو بوون و خزمەتیان کردو. من سەبارەت بە بوارەکەی خۆم لەگەڵتان نادوێم و سەبارەت بە ستافی وەرزش لەگەڵتان نادوێم و سەبارەت بە خزمەتەکانی ستافی وەرزش، کارمەندەکانی ستافی وەرزش و پێکەوە یعنی کورتەیەک لە ئیش و کارەکانی و هاوڕێیانمتان پێڵم کە ئەوان کارەکەن و ئەوان ماندووە بن و لە کۆتایەکە ئێمەی پێدەرەکەوین و ئێمە وەکو پاڵەوانەکەی لای ئێوە ناسێنرین. بەڵام تاوان هەموو ئیشێک هەموو کارێک من پێشەوەی بچمە سەر هەر تەفاسیلێک ئێمە لێرە کۆمەڵێک هاوڕێی زۆر ئەزیز پێمانەوە ماندووە بن هەر لە پرزگەکەیەوە کە تیدە دوو ژوورەوانێکە پارێزبندی بۆ کریولەوەی پارێزگاری و لە کریولەوەی کەشێکی ئارام و هەر لە هاوڕێیانی پرزگە و لە هاوڕێیانی ئیدارە و لە هاوڕێیانی چێشخانە و یعنی بەجددی پێدڵم لە هاوڕێیانی نیوزڕوم و لە هاوڕێیانی کۆنتترۆل و کامێرامانەکان و پەیامێرەکان یعنی بەجددی من پێتان بڵێم لێرە دایم لە نێو ڕاگەاندنە کۆمەڵێک سەربازی زۆر زۆرون هەن کە زۆر لەو کەسانە ماندووترن کە لەسەر ئەم شاشەیەوە دەرەکەون. ئێستا من وەکو خودی خۆمیانی با یەک نمونەتان پێ بڵم ئەم هاوڕێ و هاوکارانەی من لە کاژمێر 8:30ەوە لە ئیش و کاردان لە داوامیان لە کەناڵی ئاسمانی پەیامە. من وەکو خودی خۆم بە حکمی بەرنامەکەم ساییەکە سعات 12:20 خولەگاتومەتە پەیامنانیشم خواردو ئەنجاتومەتە نێو بەرنامەکە کەواتە مەرزنی ئەوەی کە دەرەکەوە پاڵەوانی ئەم شاشەیە بێت نە کۆمەڵێ پاڵەوانی ئێمە ترمان هەیە لە پشتەوەی شاشە. من سەرەتا پیرۆزبایی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام لەوەکەم و دەستی ماندووبوونیان نەگوشم ئیتر وەکو پێم وتن لە پرزگەوە پیاەم بۆ بەرنمەکان و بۆ کۆنتترۆل و بۆ کارژێڕی بۆ مۆنتاژ و بۆ پامێر و بۆ سێڤەر و باتخواهیچم لێ بۆ دیکۆر و بۆ تەکنیک و یعنی کەسی لێ بە دەرناکەم بە پامێرەکانەوە و دەستی ماندووبوونی هەرێکێکیانە گوشم کە ئەوان هۆکار و هاوکار بوون بۆی کە ئێمە وەکو پاڵەوانێک لە پەیامەوە دەرکەین و وەچی ئێمە وەکو پاڵەوانێک لە پەیامە بناسێنرێ کە ئەمە وەکو تاریخێک باسیەکەم یا وەکو ڕاستیەک لە ئیشوکارەکانی کەناڵاسمەوە ڕاستیەکیش لە ئیشوکارەکانی بەندەیە کە من خۆم بە قەرزاری هەموو هاوڕێ و هاوکارانم دەزانم. تاوان یەک باسی بچووکەین لەسەر پێشبینەکەی دوێنم بۆ ئەرسیناڵ و چەلسی کە من دامنا چەلسی بیباتەوە بەڵام بە یەکسان بوون کۆتاییات من پێم بتون هیچ کات چۆن ڕاستیەکانت پێ دەڵێم و کاتەشی کە شتێک وەکو واقعوانە بوو پێ دەڵێم کە ئێمە خوێندنەوەمان بۆ کرد کە چەلسی لە ئەرسیناڵ بەرێتوانێ بەڵام خوێندنەوەکەمان دروست نەبوو لەبەری یارەکە بە یەکسان بوون کۆتاییات کە من بگرەگەر ئەرسناڵیش برداتەوە هەروکو ئێستاوا بوولام و چەلسیش برداتەوە شتێکی زۆر تەبیعی بوولام چونکە خوێندنەوەیکی خۆم بوو و تا ڕادێکیش دەتوانم بڵێم خوێندنەوەکەم سەرکەوتوو بوو هۆکارەکانی یاریوا کرد بەڵام ئەمە بیانوو نییە. ئەمە کارتێکی سووری نەبووە وایە کردو ڕووداوی یاری کە تۆ قسە لەسەر یاریەکەی ببزانی لە ڕووداوەکانی یاریە هەموو شتێکی تایە کارتی سووری تایە پەنالتی تایە هەموو ڕووداویشی تایە. تاوان باسی ڕیاڵ مەدریدی دیشتان بۆ کەم ئەمڕۆ بەڵام ئەمە یەک قسە بکەم لەسەر ستافی وەرشی کەناڵی ئاسمانی پەیام. تاوان کەناڵی ئاسمانی پەیام کە لەدایک بوو چۆن وەکو یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی لەدایک بوو وەکو یەکەم کەناڵی وەرزشیش بۆ خزمەتکردنی گەنجی ئەم هەرێمە لەدایک بوو. بۆ لەبەرەوەی کەناڵی ئاسمانی پەیام ئەو کەناڵە بوو کە بیرۆکەی ئەمەی لای گەنجی کورد دروست کرد کە بێت لەبری ئەوەی مەشغوڵی شەڕی سەرجادەکان و مەشغوڵی شەڕی نێو دۆڵ و گەڕەک و ئەملاولا بێت و مەشغوڵی کاری تر بێت دانیشێ بە دیار و خۆی تەرخانکە بۆ بوارێک و بتوانێت زانیاری لەسەر بوارێک کۆ بکات و کۆتایی بتوانێت قسەی لەسەر بکات. ئێمە
ئەو کەسانە بووین کە وامان کرد سێ دەم و چاو لەسەر تەلەڤیزۆن دەرنەکەون ببنە پاڵەوان و تەنها یەک کاتیش پاڵەوانێتی و پاڵەوانێتی کەسمان دەرنەکەوێت لەسەر شاشەکان یعنی ئەمە یۆرۆ ئێمە مۆندیالە خزمەتی ئەوان لەسەر سەر و لەسەر چاومانە من زۆر بە ڕاشکایی پێتان ئەڵێم کاک ڕزگار کەمال کاک نەبەزی عەلیاسکە هەموو ئەم هاوڕێیانەی تر مامۆستا کاروان مامۆستای وای مەلاقادر هەموو ئەمانە کە خزمەتێکیان کردووە سەر و سەر چاومانن ڕێزی ماندووبوونیان نەگرین دەستی ماندووبوونیان نەگوشین من باسی دەڤەری سلێمانی یەکەم چونکە و کاتە کەناڵی مەحەلیون و وەکو کەناڵی ئاسمانی من نەمبینیەوە بەرنمەیەک بە تێر و تەسەلی لە دوهۆک و لە هەولێر بەو جۆرە بەڕێوەچووبێ بەس لە کەناڵی مەحەلیا شتێکی تر بووە مەبەستەکەم لێرە چی ئەڵێم ئێمە ڕێز لە ماندووبوونی و هاوڕێیانی پێشومانەگرین کە سەرمەشقێ بوون بۆ ئیشی ئێمە و ئێمە لیانەوە فێربووین و ئێمە شتەکانمان لێ و مامۆستا بێستون تاوگۆزی ینی با کەسی لێ بە دەرناکەم بەڵام ئەو ستایلی کە ئێمە پێڕەومان کرد ئەو بەرمەجەی کە ئێمە هێنامانە ناوە ئەو ینی ناوکڕۆکەی کە ئێمە ویستمان بین ببینەر و ویستمان گەنجی کوردستان بە ئاقارێکی تر و بە شێوازێکی تر و لە کۆمەڵێشتی بگێڕینەوانێ ئامانجەکەمان پێکە لەبەری ئەو کاتەی کە ئێمە هاتین قسەمان لەسەر وەرزش کرد و گەنجانمان هێنا خۆیان قسە لەسەر وەرزشکەن و گوێمان نەیە بە هەولێر و بە سلێمانی و بە دووۆک و بە چەمچەماڵ و بە هەڵەبجە و بە تەکیە و بە هیچ شوێنێک و هەموو گەنجەکانیانمان هێنا بێن قسە لەسەر وەرزشکەن وامان کرد خولیای گەنجمان گۆڕی لە شەڕەنگێزی و لە ئەملاولا و لە کاری تر و لەو وامان لێ کرد خۆی بە شتێکەوە سەرقاڵ کات کە پێوترێ کایی وەرزش و متابعە بکە و بتوانێت زانیاری لێوەرگێ و بتوانێت شتی بابەتەکانی خۆی لێ دەوڵەمەندکە و بتوانێت کە سەری یاریێکی تۆ پێەکە تەنها نەداننیشە سەری گۆڵ و یاریەکان کە نە ئێمە وامان لێبکرد تێبگا لەوەی میاریە بۆ بەڕێواچێ و میارێت چی لە پشتیەوەیە و پێمان و تۆ حاڵەتەکانمان بۆ ڕوون کردوەوە داوەرە بە ڕێزەکانی هاوکارانمان هێناوە حاڵەتە تەحکیمیەکانیان بۆ ڕوون کردوەوە ئێستا هەر باسی یعنی حاڵەتی تەحکیمی بکە حاڵەتی نابژوانی بکە بینەر وای لێ هاتووە لە یاساکانی فوتبۆڵ ئەزانێ لە یاساکانی داوەری دە پێشەوەی ئێمە دروست بین پێشەوەی کەناڵی ئاسمانی پەیام وجودیە بێ نەبوو ئەم شتە پاڵەوانەتی و پاڵەوانەتی مردەکاری نەبوو لە حاڵەتەکان ینی من پێم وتونمە ڕێز لە هاوڕێ و هاوکارەکانی ڕابردوو مەگرم ڕێز لە مامۆستاکانی ڕابردوو مەگرم بە ئاوا بڵێم ئەو مامۆستا بە ڕێزانەی کە لە بواری وەرزشە خزمەتیان کردووە ئێمە ڕێز لەو مامۆستایانەگرین کە پێشتر بەڵام من بەسم لە ستایل گۆڕینەکەی ئێمە ئەمەمان ناببینەری کورد و ئەمەمان نابە گەنجی کورد ئەمە منەت نییە ئەمە شانازی ئێمەیە کە هەموو کاتێمە شانازی پێواکەین ئەمە ئێمەوەکو شانازیەک بۆ خۆمان باسیەکەین ئەگنا گەنج خۆی ماندوو بە سیرکردن بۆ وەرگرتنی زانیارەکانەوە من هاوڕێم هەبووە کاتێ بەرنامەی دەرەوە یاریگا دامەزراوە لە زاخۆ پەیوەندی پێوە کردووم و توێتی ئەوە ئێمە لە فلانە شوێنە سەیری بەرنامەی دەرەوە یاریگاکەین ینی جمعان دانیشتن و چۆن یاریی کلاسیکۆیە وەکو چۆن شتێکی ترێ ئاوا دانیشتین سەیری یاری کلاسیکۆکەین ئێستش چەندەها هاوڕێ هەیە چوونەتە ئەوروپا خۆتان نزانین ئێمە گەنجەکان ئێمە لە وڵاتەیە خێر لە خۆنەدی بوون زۆربەی زۆریان چوونەتە ئەوروپا ئێستش لە مەسنجەرەکەم نامەم بۆیەتەوە کۆمەڵێ هاوڕێمێ ئەڵێ کە دەموچاوتە بینم بە ینی زۆر مرتاحم مەڵێ کۆمەڵە یادگاری زۆر خۆشم بیرێتەوە کە لەو کاتانەیە کە بێتاقەتە بووم کە بەڕاستی نەمدەزانی چی بکەم و لەگەڵ کۆمەڵی برادری ئەزیزمان کۆ بووینەوە دانیشتین بەدار ئەو بەرنمەی جمعانی تۆ کە دانیشتی خەڵکت باە کرد لەسەر ریاضە قسەتە کرد ئەڵێ ئێستا هەرکە دەموچاوە بینین ئەو یادگاریان نەمانێتەوە بەرچاوەسێمە دوورین لە وڵات بەڕاستی ئەمانە مووی شانازیە و ئێمە ئەم قسەیەشەکەم بە تەحەداوای کەم ئێمە سەرمەشق بووین بۆ هەموو میدیایەک لە هەرێمی کوردستانە کە لەسەر ئەم ستایلی ئێمەیە کارکە لەسەر ئەم ستایلی ئێمە کارکە سەیریکە ئەم ستایلە چۆنە شیکاری یاریەکی ڕاستەخۆکەی گوازیتەوە جیاوازە لەو ستایلی ئێمە نە ئێمە بەرنامەکەمان گۆڕی و هەر کەناڵی ئاسمانی پەیام وای کرد بەرنامەی گفتوگۆی وەرزشی دروست بێ لە نێوان چەند کەسێکە 2 کەس 3 کەس 4 کەس هەفتانەم گفتوگۆیە دروست بێ پێش ئێمە کەس جورئەتی نەبوو کەس نەیزەزانی ئەمە کارێکی باشە و کەس توانای ئەوەشی ڕانابینی و کەسی هێندە گرنگی بە وەرزش نایە من تەحەداکەم کەناڵە بوو بێ
لە ساڵی 2011 12 13 14 15 هێندەی کەناڵی ئاسمانی پەیام گرنگی بە وەرزش دابێ، هێندەی کەناڵی ئاسمانی پەیام خزمەتی وەرزشکاران و گەنجی وڵاتی کردبێ. بەڵام کاتێک پەیامە و بەرەو پێشچوونانەیە کاتێک پەیام لە ڕووی وەرشەکەەوە تەواو محیبەتی خەڵکی داگیر کرد و تەواو محیبەتی خەڵکی بەدەزێنا، ئەنجا ئەم چاولێکەریە گوازرایەوە بۆ هەموو میدیانەی تر کە پارەیان پێ و پارەیان پێنێ و ئەنجاوانیژاتن گرنگیان بە وەرزشە، ئەنجاوانیژاتن بەرنامەیان دروست کرد، بەرنامەی سێقۆڵی، بەرنامەی دووقۆڵی، بەرنامەی شیکاری، هەموو ئەمانە ئەگەڕێتەوە بۆ کوێ؟ هەرچی بکرێ، هەرچی بدوورێ، هەرچی بەدەست بێ، هەرچی ئەڕوا یەک سەرمەشقی هەیە، یەک سەرمەشقی هەیە، ئەویش کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دەرەوەی یاریگایە. لە پێش ئەوان ئەوەی بەرنامەی دەرەوەی یاریگا و کەناڵی ئاسمانی پەیام کردویانە پێشتر هیچ میدیایەک نەی کردووە بەو ستایلی خۆی، بەو ستایلی کە ئێستا لە نێو میدیا بەڕێوە برێ. لە دوای پەیام و لە دوای 3-4 ساڵ ئەزمموی پەیام و 3-4 ساڵ سەرکەوتنی پەیام ئێمە دەرگایەکمان کردەوە و ئێمە شانازی بە کارەکانی ئەوانی شەوەکەین. ئێمە دڵخۆشین بۆ ئێوانش خزمەت دەکەن، ئەمە وەکو منەت نایکەین، تێبگەن لەم قسێ، من منەت ناکەم. بەڵام ئێستا ساڵیادی کەناڵەکەمە ئەبێ ئەو شانازیانەی کە هەمان بووە ئەبدەیتێکی بکەینەوانێ، ئەو شانازیانەی کە تۆمارمان کردو ئەبدەیتێکی بکەینەوانێ کە ئێمە چیمان کردو و چۆنمان هێناوە و چۆن خەریک بوون. هەموو کاتێکیش ستافی وەرشی کەناڵی ئاسمانی پەیام یعنی بەجددی ڕێژەیەکی زۆر زۆر کەم بوون. من دڵخۆشم ساڵانێکی زۆر ئێمە سەرەتا کە دەستمان پێکرد بیرمە کاگامانچ بەرپرسی ستافەکەمان بوو، کاگاوات کە دارا حسین و هەروەها کاک ئارام و من کاک هاوژین لەگەڵ کاگەردەڵان ئەگەر کەسی ترم لە یاد نەکردێ و دوو مۆنتێریشمان نەبوو کە هاوڕێمان بوونەوەیش کاکتەنیا و کاک سەربەز بوون کە مۆنتێریان بۆ کردین، دوای کاکاوان هاتوو. یعنی بەجددی بم پێ بڵێم سەرەتای پەیام بۆ جۆرەوە، بەڵام پەیام لە دۆخێکی زۆر زۆر مەحدوودا بوو، یعنی هەر زوو قەیرانێکی دارایی بەرۆژی پەیامی گرتووە. یعنی جار هەبووە ستافی وەرشی کەناڵی ئاسمانی پەیام لە پەنجەم دەسە تێنەپەڕیەوە، لە پەنجەی ئەم دەسە. ئێستا من بۆتان یعنی پێشەوەی کاکە درود بێتە لامان لە ستافی وەرشی کەناڵی ئاسمانی پەیام کێ بووین؟ من بووم، کاکە پێشەنگ بووە، کاک گۆران بووە، کاک بڕیار بووە، کاک مەڕوان بووە، 5 کەس بوون بە گفتوگۆی بەرنامەی دەرەوەی یاریگا، بە شیکاری وەرزشیەوە، بە هەواڵەکانی وەرزش، لە 3 گەشتی جیاوازە، بە تۆڵی وەرزشی، بە پیجی پەیام سپۆرتوانێ 5 کەس بوون کە ئەم 5 کەسەش زۆرترینیشی پیجەکەش لەسەر کاک بڕیار و کاک مەڕوان بووە. ئێمە من و گۆران و کاک پێشەنگ موزیعیمان کردو و بەرنامەمان کردووە. یعنی کەمترین کارکتەریشمان هەبوو بۆمان دووبوونی شەکانمان. بۆیە بەڵێنێکە بۆ گەنجان و هاوڕێیان و بۆ بینەران، ئەمە ئینشاءڵڵا هەوڵ دەدەین ئەوەی لە توانامان نابێ پێشکەشی بکەین، ئەوەی لە توانامان نابێ بیکەین، لە هیچ شتێک سڵمان نەکردێتەوە. تەنانەت ئەو بەرنامەی پرسیار و وەڵامی کە پرسیار و وەڵام بوو بۆ زانیاری وەرزشی، ئێمە یەکەم میدیا بوون وێرامان خۆمانی لێبن کە ئێستاشی لەسەر بێ کەس نەیوێراوە خۆی لێبە. یعنی جورئەتی بەرنامەکردن لای ئێمەوە سەرچاوی گرتووە، جورئەتی بەرنامەکردن، جورئەتی ئەوەی کە بینەر چی ئەوێ لە بڕووی وەرزشیەوە لای ئێمە سەرچاوی گرتووە. کاتی ئێمە دەیکەین ئەنجا ئەوانی تر دەیکەن. ئەمەش من بەڵگە ڤیدۆکان شایدن تەریخێ پێش ئێمە چێ ئەمەی کردووە، چێ بەم جۆرە لەسەر وەرزش قسەی کردووە، چێ هاتووە کۆکراوی هەفتەیە ناو لە بینی دوو کەسا مناقەشەی کردووە، چێ هاتووە حاڵەتە داوەریەکانی خولێکی کۆ کردوێتەوە بۆ چەند هەفتەیە مناقەشەی کردووە، چێ هاتووە تەختی چامپیۆنزیگی کردووە بە درێژایی ماوەکە بە هەواڵ نا باسی ئەو ناغەم هەواڵ ئەمە بردیەوەمە دۆڕاومە بردیەوەمە دۆڕاومە نە، باسی شیکاری یەکەم شیکاری، چێ باسی تەکتیک و پلانی ڕانەری بۆ کردووی بە وردەکاریەوە، هەفتانە لەگەڵ تا بووە، لەگەڵ تا بەردەوام بووە. ئەمانە هەمووی شانازی کەناڵی ئاسمانی پەیام و ستافی وەرشی کەناڵی ئاسمانی پەیام و ئێمە. ئەمەش فەزلی خوایە، ئێمە سوپاسی خوای لەسەرەکەین، وەکوتیشم ئێمە خزمەتکاری هاوڵاتیانین، خزمەتکاری گەنجانین و لەسەریشمان بێ ئێمە چی لە توانامان نابێت پێشکەشیەکەین و بە دوای بیرۆکەی باشی شاگەڕین بۆ بەرنامەکردن بەشکێمە بیکەین و هاوڕەکانی دیکەشمان کە توانایەکی مادی بەرزتریان هەیە یا شتێکی باشتریان هەیە ئەوان بتوان زیاتر بەدەمەوە بن، چونکە ڕەنگە ئێمە زۆر کات هۆکارە مادیەکە هۆکار بێ بۆی کە زۆر شتی پێرفێکت و ناوازە بۆ گەنجان نەکەین. لەبەری توانای ئێمە مەحدودە
بەو جۆرە میشەکانمانەکەین. دەچمە سەر ڕیاڵ مەدرید و قسێکی زۆر لەسەر ڕیاڵ مەدرید دەکەم، بەڵام جارێ ئێمە لای کۆمنتەکان لەگەڵ کۆمنتەکان ئاڕۆم تاوان جارێکی بە ئابدێتیەوە بکەمەوە داوای لێبوردنەکەم کە پێشبینی یاری دوێنەی چێلسی و ئارسیناڵم خوێندنەوەکەم دروست نەبوو، چێلسی نەیبردەوە، چێلسی یەکسان بوو لەگەڵ ئارسناڵ. تاوان من شانازی بە خوێندنەوەکانی خۆش مەگەم، چونکە من دایم ناچمە خوێندنەوەیەوەی بەرشەلۆنە و فیلۆ یاریانە بێ بڵێم وڵا نە، دایم خوێندنەوەکانی من تا ڕادەیەک ئەچم دیوی عکسی خەڵکەگرم. خۆمە پەیوەندی بەوە نییە من عکسی خەڵک بم، نە پەیوەندی بە ڕوئیای منەوەی، من یانی لە ڕوئیاکانمە هەمیشە من لەگەڵ کەمینەکەیان لەگەڵ زۆرینەکەیانی. ئەوە بۆ چێلسیش وەکو پێم وتن شتە بەم جۆرە بوو. لوسیای سپۆرت سڵاو لە تۆش، کاک محەممەد علی سڵاو لە تۆش، کاک فەرادجان قوربانت بم، سوپاس دەکەم برای گەورەمیت. کاگاوکارە لە کاک محەممەد جان ڕیاڵ مەدرید خۆشیان نازان بۆ یاری دەکەن، بەس ڕادەکەن تاو هیچ ئامانجێکیان نیە، معقول نیە ناوژیان لە ئارنۆڵد خێراتر بێدا، سیانۆڵ لە ڕووی بەرگریەوە کارەساتە. کاگاوکار بە سەر چاو باسیەکەین. سوپاس هاوڕێیانی ئەزیز. کاک مستەفا شایەتم تا قیامەت یەکەم بەرنامەی دەروی یاریگا بوو، دووری تۆ پراسڵا مامەسا بەڕای تۆ ئێستا ئەرسناڵت پێچوونە ڕای تۆ زۆر گرنگ بۆ تۆ زۆر ڕازگویانە قسە دەکەیت کە وەڵام ئێستا بە سەر چاوباسیەکەین. سەرکەوتوی کاک دەربازی ئەزیز. کاگە و بەکرە لە سڵام کاک محەممەد قسەکەی تۆ 100% تا بکە گوت نەم ساڵ چاوەڕێی شتێک لاڵم سۆمەکەن کاتێکی باشی دێت تا لەگەڵ یاریزانەکان دەگونجێ. نا من بەو دیوەش قسەم نەکردو بانەڵم من وتومە ئەمساڵ ئەلۆنسۆ هەست دەستکەوتێ بۆ ڕیاڵ مەدرید بێنێ گرنگ نییە، گەر هەر سێ نازناوەکە بێتەوە گرنگ نییە، گەر هیچیشی نەباتەوە گرنگ نییە لای من. بۆ لەبەر یەکەم ساڵی کارکردنێتی من قەت بە یەک ساڵ کارکردن ڕایەنەر هەڵناسەنگێنم. من لەو کەسە بێچاوەڕوانە نیم کە ڕاهێنەرێک 3 ساڵ دەستکەوتی هەبێ یا مێژوویکی جوانی بە یاشتێکی بنووسیتەوە لە کەمینە دانیشم 1 ساڵ ئەنجامی خراپیە بێ دانیشم شەلم کوێرم ناپارێزم کەومە ژیانی. ئەو بێچاوەڕوویە لە منە نابینی. من چەند ڕقم لە ڕایەنەرێ بێت چەند حەزیشم بۆی نەبێ من ئەو ئەهلە بێچاوەڕووە نیم. تۆ من وەکوانی تر مەبینە ئەزیزەکەم. ئێستا بە من بواە یعنی ئەگەر بەوام وایە ئەبواە من هەموو وەرزی ڕابردوو تا ئێستش هەموو ڕۆژە دانیشتمە لەسەر گواردیۆلان بووکتیە. لە کاتێکا گواردیۆلا ئینجانزەکانی مانچستەر بە ڕبعێکیەوەی ئەنچیلۆتی نەبووە کە لە ڕیاڵ مەدرید و لەگەڵم پێگاتەی ڕیاڵ مەدریددا کردوێتی. مانگی نۆ کە هاتمە سەرم شاشەیە قسێکم کرد لەسەر ڕیاڵ مەدرید و 4 ساڵەکەی ئەنچیلۆتی. زۆر پێیان وتم لە کۆمنتەکانەوە بۆ مادان و مامۆستا زۆر پەلایەکەم و من پەلەم نییە، من قسەی خۆمەکەم بەرپرسیار. لەبەروی من کەسێک نیم بە ڕەسم یاریم بۆ بنێرن سێری نا، من ئەزانم چی گۆڕاوە لەم تیپە، ئەزانم ئەم تیپە لە چیەوە هێنراوەتە سەرچی، ئەزانم حکمەتی گۆڕانکارێکەی چییە، ئەزانم ئەم گۆچانە سەحریە چی بوو کە لەم تیپە یاوروژێنرا، ئەزانم ئەو توانە فەقیرەی کە تیپەکەی بوو لە گرێبەستکردن لە دەستبەردار بوو لاریزان بە عەقڵ بە چه عەقڵێتێ بەڕێوەبرا. ئەگەر من وەکەوان بیرم کرداتوێ سە بووە لەسەر گۆ نا ئەو پیشەی من نییە، من زۆر جیاوازم لەوانی دیکە. ئەوان بۆ حەقد و چینە و ئازارێکی خۆیان واگەن. کاکە ئەسە من زۆر هاوڕێنامم بۆ نێرەڵێ کاک محەممەد باشە بۆچی ئەو هەموو قسەبان چیلۆتیەڵێن وابان چیلۆتیەکەن باسیەوە یەکەن باسیەوە یەکەن بۆ تۆ هیچ سۆڵامی ناڵێ. ئەڵێم کاکی ژیان زۆر ڕاستە کابرا ئازادە لە بیرکردن. ئەڵێ ئاخە کاک محەممەد تۆ بێ وەڵامیەوەی بیتۆواوە. ئەڵێم کاکی ژیان منیش بم لەبری ئەو واگەم، تۆ گرێوت کرده بێ بەوەی ڕیاڵ مەدریدی تر نغرۆ بێ و هیچ نازناوێ ناباتەوە لەم لاوە ڕاهێنەرێکێت 3 ساڵ ڕیاڵ مەدرید نازناوی نەبردێتەوە، یەکا بە پاڵەوانی چامپیۆنز لیگ، یەکا بە پاڵەوانی لیگا، ساڵی داهاتووی گەێنێتەوە چامپیۆنز لیگ و شەجامی شای بۆ باتەوە یەتەوە هێنێتەوە یکاتەوە پاڵەوانی چامپیۆنز لیگ، درێسی حەویانەی پێ گۆڕێ لەوە وەکا بە و لێوە وەکا بە و لێوە وەکا بە و لە هەر هەموو شێواتەوانێ و نازناوەکەش دەستەبەرەکە ئێنە حەقی نییە. تۆ یاری ئازار، 2 یاری ئازار، 3 4 ئازار، 5 ئازار، 6 ئازار داما ڕێش و سمێڵی سپی بۆ دیارەوە هەر لێ بۆتەوانێ هەر ئەبێ ئاوا بکە بەرامبەری. دەمن گواردیۆلا مێژوویکی گەورەی لە ڕانەدانە هەرگیز ڕۆژێکی ژاندەری گواردیۆلا نەبووم، بەڵام ئێستەش وەرە پێم بڵێ گواردیۆلا ئەڵێم یەکێکە لە ڕاهێنەرە عیملاقەکان، یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە داگیرکاریەکی گەورەی کردووە لە تۆپی پێ. ئەمە نەش گواردیۆلام خۆش نایە ئەمەندە بۆ
لەبەر من بە ڕقوچینە سیریاری ناکەم. نە گواردیۆلا برامە، نە ئەنچیلۆتی برامە، نە مۆرینۆ برامە، نە یۆرگن کلۆپ برامە، کورە نە فلێک برامە، هیچیشیان دوژمنە من، نە برا من نە دوژمن من. ئەوەی کە هەیە لەسەر واقعەتی تۆپێ منەوە دووە باسەکەم. ئەوەی کە هەیە لەسەر نیشاندانەکانی تۆپێ منەوە دووە باسەکەم. ئەم ڕقوچینەیە لای من نیە. چونکە هیچیان براو کەسی منین. من خوا ناسم، من پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئەمە لام گرنگە، من دینەکەمم لاوە گرنگە و من لام گرنگە سپێنی ئەچمەوە قەبرەوانێ. من گرنگی بە قیامەتی خۆمێ، ئەچمە ئەو قەبرەوانێ. من نەهاتووم دین و ئەمە و ئەوە هیچ هەمووی وەلانێم و تەناخەریشی ڕاضە بم و ڕاضە ئەمەم بێ و پیرێزەوەم بێ و ئەوم بێ و نا، ئەو لای من نییە بە قوربان. من بۆ قەبر و قیامەت مەژیم، ئەلێرە شا خزمەتکاری گەنجانم بەوەی کە ئەیزانم بیگێنم، من ئەمەندەی لێزانم. ئەوە بە دوا قسە بێ لەسەرەوە. چ هێزێک لە چێلسی دروست بووە کە بتوانێت بەدای زانەوە خۆڕاگر بێ بەرامبەر ئەرسنال لە کاتێکا گۆڵی پێشکەوتنیشی تۆمار کرد. دەتوانین بڵێین مارەسکە ئێستا بەدڵێ حیمەی پەیامە بە ڕوویەکی گشتی 100%. طبعاً کاگیوا محسین هەندێکی سەرسەختی چێلسیە. ئەوە یەکێکە لەوانەیە کە یەکەم جارنامەی بۆ ناردم وەڵامم مایە و تۆ چۆن جوابەی تۆ ڕۆژنامەنووسم یعنی چی تۆ چۆن جوابەی تاوانێ؟ وتی وەڵا لام سێرە تۆ لە چاو ڕۆژنامەنووسەکانی ترا جوابی نامەی. توتم بۆ کاگیوە یعنی بۆ جواب نێمەوە من و تۆ فەرقمان چییە؟ جاسشێکی زۆر خۆشیشی و دەکات. وتی ئاخر مامۆستا هەرەوە نەبێ ئێستا جواب بێت تۆ ئیتر نەکەوە نزیکی 2 ساڵ 3 ساڵە بە خوار پەیوەندیمانە هێنە بەخوا منەوە عادەتم نییە هاوڕێکانم هیمالکەم نامێ جوابم وانە بێت. بەخوا مەشغوڵ نەبووم جوابی یەک بێکی نامەکانی بەخوا ژۆمە ماڵۆ پێمەڵێن کاکە ویژدانە بێت دەیت دەبەسە ڕاضە واز لێ بێنە بە سەوتی نامەکانیش دانیشم سەوتی 2 دقەی 3 دقەی لەگەڵ هاوڕێکانم تاوتوێکم. جا بە کاگیوا بڵێن لەسەر چێلسی مارەسکا کە قسەی کرۆ زۆر کاتەڕەخنێ بە وتومە بەس پەلەمەکە بە ئەم تیپە دروست بێت. ئێستا بە بڕوای من لە ڕووی بەڕێوەبرنی یاریەوە لە 90 خولەکی یاریە هیچ ڕانەری هێندەی مارەسکا پێرفێکت نییە. بەڕاستی ڕانەریشی پێرفێکتە. یعنی لەگەڵ هەموو جۆرێکی شێواز یاریکردن دەزانێت ڕوبەڕوو بێتەوە. بەڵێ دەزانم تۆ بە منداڵی بە بایرنی دۆڕانەوە لە ناو ئەلیانزەرینە هیچ کێشەیەکی نییە. ئەکرێ یاریشیش بدۆڕێنی. کارتێکی سوورت داوە لە ناو ئەلیانزەرینە یاری کردووە سەرباقی ژیارێکی باشت کردووە ئەکرێ تۆ شتێکی وا بکەیت. و ئەمەش مارەسکام شتێکیشی پێوتوتی هیچ کارتە سوورەکان مەکەن بە بیان. ئەی بێەوە کارتی سوورەکەن بە بیان و لەگەڵ منەڵم تیپەگۆ دۆڕا وەڵاو کارتە سوورەی یا وەڵاوەوە یاری. ئەگەر تۆ تیبی ئەگەر تۆ ڕاهێنەر بی ئەگەر تۆ تیبی و یاریزانی پێرفێکتت پێبێ نەیاڵی کارتە سوورەکەت پێوە دیار بێ. جۆرێکەکەی کە تیپەکەت بەهێزەوە دەرکرێت. دۆڕانیشت بنمونە مارەسکا شەوی ڕابردوو لە خوڵێکی 35 بە کارتێکی سوور یاری کردووە. هەمومان نەزانین ئەم ساڵ ئەرسیناڵ لە لووتکەی هێز و توانە و قووەتیایەتی. ئەگەر بش دۆڕای مارەسکا دوویەکە دۆڕا. یعنی تا حدێ دوویەکە دۆڕا. دۆڕانێکی زۆر ئاسایە بۆ کاتۆ توانی بیانە کورد کارتە سوورەکە بێتەوە. پس نەک تۆ 5 گۆڵی لێ بکرێت 4 گۆڵ لێ بکرێ بڵێ وەڵا کارتە سوورەکەوە لێکردم. ئەم عەتف و سۆز و موحیبەت لە دڵ کاکە واز بێنە لەوە. ئەگەر تۆ تیبی ئەگەر تۆ ڕانەر بی کارتێکی سوور نەیاڵی کاریگەری لەسەر دروستکە و ئەگەر دۆڕاشی بەسەر بەرزانە دۆڕی. ئەوەی تر هیواگیانێ من زۆر دەمێکە لەسەر مارەسکا قسەمان کردووە. بەهێزترین چەکی چێلسی ڕۆحەتی یاریزانەکانێتی ئەو پلانەیە کە مارەسکا دایدەڕێژێ بۆ یارەکانی کە لەسەر ئەو پلانەی ئەو یاریکە. یاریزانی چێلسی یاریزانی براوی چامپیۆنز لیگ و براوی مۆندیال و ئەمانە نین. تا تۆ دانیشی بڵێ وەڵام ڕۆحێتانەیە بۆم تیپە چێلسی مێژووی ڕیاڵ مەدی 5 چامپیۆنز لیگی نییە. چێلسی 21 پریمەر لیگی نییە تا ڕۆحێتەی بۆ دروست بێ محەمەد جان. ئەو ڕانەرێکە لە پشتیانەوەی شەکە. کاچێوان ئەڵێت چەیمز باشترین یاریزانی چێلسیە بەڵام زۆر باز ناکرد. چەندە چێلسی بە 10 یاریزانەوە باشتر یاری کرد بەڵام بیرمان نەچێ دەرسیناڵ پێشتر 2 یاری قورسی ئەنجامداوی خۆ چێلسیش لەگەڵ بەرشۆنە یاری خوێ کرد بوو یاریکی زۆر قورس بوو. خواکانە دۆش بەو جۆرێ. کاکە ئەرسیناڵ تیپێکی زۆر کاملە و تیپێکی زۆر متەکاملە. ئەوەی کە دروزڕوفەکە لە ئەرسیناڵ تێکە ئارتێتایە هیچ شتێکی تر نییە. ئەم شەو سەرڕایەوەی چێلسی بە 10 یاریزان و یاریکرد ئارتێتا نەیزانی مامەڵە لەگەڵ یارەکەی بکە. نەیزانی چۆن تیپەکەی لەکەشۆی نەیزانی چۆن ئیستیغلالی وەزاکە بکە بۆ بردنەوە. ئەگنا لە ڕووی کواڵیتی تیپەوە هیچ کەس لە ئەرسیناڵ لە پێشتر نییە. لە ڕووی ئاستی تیپۆ هیچ کەس لە ئەرسیناڵ لە پێشتر نییە وەکو ئاستی تاکی یاریزان. بەڵامەوە ئەو ڕانەرە بڕیارەیە لەوەی کەم تیپە چۆنە گونجێنەوە چۆن مامەڵیان لەگەڵەکە.
کاک پشتیوان سڵاوت لێبێ کە عەبدوڵڵا سڵاو لە تۆ. کاک محەممەد لێر ئەڵێ کاک محەممەد سوودی چابی ئەلۆنسۆ و سوودی ئارنێ سڵۆت چییە بۆ یانەکانیان؟ وەڵای لازانم چی جوابەمەوە کاکە محەممەد. با شتێکی باز بێنە ئەویان با ئەمڕۆ کاتیەوە نییە. هۆکاری ئازنزمی ڕیاڵمەدید تەنها پەلەکردنە لە یاریزان نەخێر هۆکاری ئازنزمی ڕیاڵمەدید پەیوەندیە بەو تەعاملەوەیە کە کەسێکیان هێناوە نازانێت چۆن تەعامل لەگەڵ ناوی ڕیاڵمەدید و ینی ڕیاڵمەدریدا بکە لە کاتێکا خۆی یاریزانی ڕیاڵمەدریدی بۆ وایە زۆر باش بیزانیە. بەڵام مشکلە لەوەیە من لە تیپێکا کارم کردووە دەستکەوتێکی ناوازە مێناوە کە باە لیڤەرکوزنە کەیچێکە لە ناودارەکانی ئەڵمانە یەم ئەمە بگوازمەوە بۆ ڕیاڵمەدید ئەکرێت تەطبیقیکە. ینی بە دووری مەزان ئەلۆنسۆ ئەکرێت لە داهاتوو ئەمە تەطبیقکە، بەڵام تۆ بتێوە ڕاستە خۆم هەموو گۆڕانکارێ پێی بەجددی زۆر قورسە. قوربانە بم کاکە حەسەن ئەڵێ پیرۆزە لە پەیام کاکە حەمینجانکەی کاتی دوورخستنەوەی ڕیاڵمەدید چیت هەیە بۆ پێگاتەکەی؟ وڵی پێگاتە لەمە کامەڵتر نابێت، پێگاتی ڕیاڵمەدید هیچ کێشەیەکی نییە. کاکە 2 گۆڵ چیت هەیە، 6 بەرگری کار، 7 بەرگری کارت هەیە کاکە، 2 باڵی ڕاستت هەیە، 3 باڵی چەپت هەیە، 6 ناوەندت هەیە، 5 هێرشبەرت هەیە. پێگاتی ڕیاڵمەدید چ کێشەیەکی هەیە؟ چ کێشەیەک لە پێگاتی ڕیاڵمەدیدایە کاک حەسەن؟ ئاتۆ باوی یاریزانانە وەرزی ڕابردوو بکڕایە بۆ کارلۆ ئەنشلۆتی بە 3 ڕیبات سەلیبی و بەبوو بۆەوە چی بە ڕیاڵمەدید دەکرا؟ ئێستا بەو هەموو یاریزانە و هیچ پەیوەندی بەو تەعاملەوە هەیە کە ئەکرێ تەعاملی مامەڵەکردن لەگەڵ یاریزانەکان شتێکی زۆر جیاوازە. ئێمە یەکەم شت پێشوە یاریزان بە قاچی یاریکە ئەبێ لە ڕووی زێنی و دەرونیەوە ئامادە بێ بۆ یاریکردن. یاریزانی ڕیاڵمەدید چەندانەیەکیان نەبێتەوە پەنجەی دەستە بژێرێ ئەو ئامادەکاریان نییە تاوی یەنەوە یاریەکەەوە بە تۆپەکەش بە کاملی یاریکرد. تۆ زۆر گرنگە یاریزان بەم جۆرە ئامادەیەکی بواری دوای بێت بە ئاسوودەی یاری لەگەڵ تۆپەکەدا بکات. مامۆستا داوت زۆر سوپاس دەکەم. کاکدابان ئەزیزی، کاگە بووبەکر، کاگیوسفی خۆشەویست. ئەرسیناڵ بە سیلاحی خۆی لیاندرا کە تۆپی جێگیر بوو، چەلسی تیپێکی تایبەتمەندە کاگا کۆ لە تۆپە جێگیرەکان. کاکە ڕێبین سوپاسستانەکەین. سالی باش زۆر هۆکار بوو چونکە ڕای زۆر یارمەتی بەرگریەدا کێشەکانی بەرشۆنە چێ و چارەسەری چێو لە کاتی بەرشۆنەیە باسی خۆیەکەن. بردنەوەکەی لیڤەرپوڵ چۆنە لەم کاتەیە؟ وەڵڵاهی نازانم، سریارەکەی وەستامم نەکرد وەکو پێویستا بزانم چۆنە. ئەرە وەڵڵا ڕێباز جیانوازەکەی ئەلۆنسۆ ئەوەندە بەدڵی منە تەسەوەڕ ناکەی. من حەزم بە زیاتریشە، جارێ پەلەم نییە، من حەزم لە خواردتریش. ئەرە وەڵڵا ئەو نەم مرتاحم تا ئەو خوایاڵێ بەس چاوم منەوە کاتە پیانەوەت دەمانم تۆ بۆ ڕیاڵمەدرید دەپۆشیت واکت کورپا بۆ ڕیاڵمەدریدی چی بۆشی؟ من ئەنچیلۆتی دڵخۆشی تۆپی پێی پیام کە لەو تیپەشا بۆ حەزم بە سەرکەوتنی کردو. وەڵی لە ژیانمە بۆ ڕیاڵمەدریدی ناپۆشم، بۆ برای خۆمی ناپۆشم، بۆ ڕیاڵمەدریدی چی بۆ بپۆشم؟ خۆ حەقیانەتیش بڵێ تواواز لە کۆمنتەکان بێنم. یەک وەڵام بۆ هەمووانەی کاڵێن خولی ئیسپانی بۆ ڕیاڵمەدرید یەکلا کراوەتەوە تەحەدە. ئەم قسەیەکەم ئەڵێن حەکەمەکان یارمەتی ڕیاڵمەدیدن لە خولی ئیسپانی. من حەزەکەم ڕیاڵمەدید ئەم ساڵ دابەزێ بۆ دەرەجە دوو بەخوا، حەز ناکەم یەک نەتیجەیە بێ. بەس بۆ وانەی کە ئەڵێن ڕیاڵمەدید حەکەم وای کرد و حەکەم وای کرد و حەکەم وای کرد بە زیشانەم بۆڵێ. ئەگەر حەکەم نیازی بێت لەم کاتە پێویستتر هەبوو بۆی ڕیاڵمەدید سەرکەوتن بەدەست بێنێ. هیچ کاتێ لەم کاتە زەڕوترە بوو ڕیاڵمەدید پێشنجی لەدەستدا، هیچ کاتێ لەمە زەڕوترە بوو. دوو حاڵەتی لێدانی سزا بوو کە گومانیان لەسەر بوو لێدانی سزا بێ، یەکیانەوەی ئەمپاپێ بوو، یەکیانەوەی ڕۆدریگۆ بوو. ئەگەر خولی ئیسپانییانەوە بۆ ڕیاڵمەدید بێ بۆوانە ناکرێ بە لێدانی سزا، بۆ ئەوانە ناکرێ بە لێدانی سزا ئەگەر مەبەستیانە ڕیاڵمەدید بێ بە پاڵان. لەبەرەوە ئەوە هاوڕێک داوای لێ کردوم بە تەکلیف داوای لێ کردوم کە ئەو گوشەیەوەکو خۆی نەڵێم. لەبەرەوە واز لە قسەی بێمان نابێنن، دانیشن خزمەت بکەن. ئەم شتە نییە، غەڵەت هەیە. من هەمیشە پێم وتومە غەڵەت هەیە. ئەگەر مەبەستێک هەبوو بێ ئەوایە ئەم شەو من دوو پەنارتیم ببینیە بۆ ڕیاڵمەدید دەژمار کرا. ئەگەر مەبەستە بێت تۆ بێ ڕیاڵمەدید لە لووتکە نێتە خوارەوە، بەزەی بۆ نەکرا. لەبەرەوە قسەکەی ئێوە ناڕاستە.